خۆشەویست جارێکی تر خۆشاتنەوە و بەڕامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا و بەڕامەی دیداری ڕۆژ لە بەڕامەی ئەمڕۆماندا کاک تەیمورە ئەلیاسی نوێنەری ڕێکخراوەی مافەکانی مرۆڤ لە کوردستانی ئیران لە ژنێف لەگەڵماندایە کاک تەیمور زۆر خۆشاتن. زۆر سپاس لە ئێوەی بەڕێز و لە بینەرانی بەڕێزی ڕادیۆ دەنگی کوردی ئەمریکا لە واشنگتن. ئەڵەتە کاک تەیموری مەساڵە هەیە لە ڕێگای وتوژەکانمانەوە یەکتر ئەناسین بەڵام ئەمە یەکمین جارە ڕوبەڕوو بە دیدار یەکتر خۆشحاڵ دەبین. زۆر خۆشحاڵم بژیت. لە سەرەتا دەکرێت بە بینەرانمان بڵێن مەبەستە سەردانی ئەم جارەتان چییە بۆ وڵاتە یەکگرتووەکان؟ بەڵێ ڕاستەکەی ئێمە هاتوونێتە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ واشنگتن و نیویۆرک تایبەتی بۆ بەژاریکردن لە کۆبنەوەکانی کۆمیتەی سێمی کۆڕی گشتین یەکگرتووەکان لە نیویۆرک کە بڕیارە ڕۆژکانی 23 و 24 مانگ راپۆرتی ساڵانەی بەڕێز جەڤاید ڕەحمان پێشکەشکرێ لەسەر ئیران هەروەها بەشداری لە کۆبنەوەیەک لەسەر پرسی ئەدام لە پاڵی ئەواش پشتیوانیکردن و کۆکردنەوەی یارمەتی وڵاتان بۆ بڕیارنامەیەک بۆ محکومکردنی ئێران لە پەیوەندی لەگەڵ پێشەرکارەکانی مافی مرۆڤ لە ئێران و لە کوردستانی ئێران. بەڵێ دیارە کۆنفرانسەکەی واشنگتن وەکو بیستومانە زۆر داخراو بووە، نازانم تا چەند دەتوانن شتێک دەربارەیەوە بڵێن. دیارە ئێمە هاتوین لێرە ڕاستی پرسی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات بینە گۆڕێ بتایبەت لە پەیوەندی لەگەڵ ئەو بڕیارنامەیەک بڕیارە لەسەر ئێران پێشکەشکرێ بە کۆڕی گشتین یەکگرتووەکان لەگەڵ وڵاتان لەگەڵ نوێنەرانی وڵاتەکان سەفیرەکان کە لێرە لە نەتەوەی گرەکان لە نیویۆرک هەروەها لە واشنگتن ئەو بتایبەتی لەگەڵ بەرپرسانی ئەمریکا چەندین کۆبنەوەمان بووە کە لەودا پێویستی پشتیوانی لە خەڵکی کوردستانی ئێران لە خەباتی گەلی کورد هەروەها گەلانی بنەسی ئێران بکرێ و بتایبەت کورد لە ئێرانە بەشێکی زۆری قوربانیەکانی سیاسەتی سەرکوتی کۆماری ئیسلامی ئێرانە. کاکە تەیموور تۆزانی ئیران وڵاتێکی فەرەنەتەوەییە، تا چەند لە کۆفرانسەکانە چەوانەی لە ئەوروپا بەڕێوە دەشتنیەوە خت لێرە کێشەی نەتەوەکان بە تایبەتی کورد بە هەمان شێوەی بڵێن فارسەکان دەخرێتە بەرچاو. ڕاستەکەی لە ساڵی 2011ەوە لە راپۆرتەکانی نوێنەرانی نەتەوەی یەکگرتووەکان هەروەها لە 10 ساڵی ڕابردوودا لە کۆبوونەوەی کۆمیتەکانی کنڤانسیۆنی جیاوازەکانی شورای مافی مرۆڤ بینی پرسی نەتەوەکان بووتە بەشێک لە بەشێک لە دۆکیومنتەکانی نەتەوەی یەکگرتووەکان لەسەر ئێران ئێمە توانیمانە تا ئەندازەیەکی باش بەڵام نە بەو شێوەیە کە پێویستی پێشەرکارەکانی مافی مرۆڤ لە کوردستانی ئێرانە توانیمانە تا ئەندازەیەک ئەو پرسە بخێنە چوارچێوەی پرسەکان چ لەگەڵ وڵاتەکان هەروەها چ لەگەڵ نەتەوەی یەکگرتووەکان. بەس ئەم جارە خۆدان وەکو تەنها تاکە کەسی هاتوون یا خۆ لەگەڵ شاندێکدا؟ ئێمە وەکو ڕێکخراوەی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستانی ئێران هاتوین داوەتکراوین بتایبەت بۆ بەژاریکردن لەو کۆبنەوەی کە کۆبنەوەکان کە بڕیارە لە ڕۆژەکانی 23 و 24 مانگ لە نیویۆرک بگیرێ. بەڵێ بەس دەکرێت بزانی کارنامەی کۆنفرانسەکەی نیویۆرک بە چه شێوەیەکە؟ دیارە ئەو بەشێکە لە کۆبنەوەکانی کۆمیتەی سێوەمی کۆڕی گشتین یەکگرتووەکان کە ساڵانە کۆ دەبنەوە سرەتا سەرۆکی وڵاتان کۆ دەبنەوە پاشتر ڕێکخراوەکان ئێستا بڕیارە جەڤاید ڕەحمان نوێنەری راپۆرتەری گشتین یەکگرتووەکان بۆ ئێران راپۆرتی ساڵانەی خۆی پێشکەش بکە لە کۆڕی گشتین یەکگرتووەکانی ئێران بەشێکی ئەو راپۆرتە لە پەیوەندی لەگەڵ گەلی کوردە دیارە لە دابینکردن و ئامادەکردنی ئەو راپۆرتە ئێمە هاوکاریمان کردوون و هەر لەو کاتەدا کۆبنەوەیەکی دیکەش دەبێت لەسەر پرسی ئەدام کە ئێمەش دەوێت بەژار دەبووین و پرسی لە سێدەرەدانی
هاوڵاتیانی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات کە بەشی کە 1/4 ئەعدامەکان لە ئێران پێکدێنین ئێمەش دێنە گۆڕێ لەو کۆبنەوەیاندا. کاکە تەیموور وەکو بەپێ ئەو ئەمارانەیە لەلایەن ڕێکخراوەکانی جیهانیەوە بڵاوبووەتەوە ئیران یەکێک لە هەرە وڵاتانە لە پێشیلەکانی مافی مرۆڤ و هەروەکو خۆت ئاماژەت پێ کرد لە سێدارەدانەکان و کوردیش هەرە گەورەترین بەشی هەیە لەو سێدارەدانانە. بە چ شێوەیەک بریارە یا خۆت چیتان پێیە کە لەم کۆنفرانسەوە و بە چ شێوەیەک باسی بکەن؟ دیارە لە ساڵەکانی ڕابردوو کاتێک باسی ئەومانە کرد کە هینە کورد قوربانی سەرەکی ئەدامەکانی کۆمەڵی ئیسلامیە وڵاتەکان بە هەن وریانە دەگەر، بەڵام ئێستا بوونوێنە لە راپۆرتی مانگی سێی راپۆرتەری گشتین تۆیەکردوەکان خاتوو کوشکرد و ئەسما جانگیر ئەو بڕوونی لە راپۆرتەکەیە باسی ئەوەی کردبوو کە نیوەی زیندانیانی سیاسی ئێران کوردن و 1/5 ئەدامەکانی ئێران کوردن. ئێستا لەم راپۆرتەی بەڕێز جەڤاید ڕەحمان ڕێپۆرتەری گشتین تۆیەکردوەکان بۆ ئێران ئەو لە نامەیەکدا بۆ کۆمەڵی ئیسلامی ئێران لە راپۆرتەکەیە بڵاوی کردوتە نووسویەتی کە بشێوەیەکی سەرسوورهێنەر یەکێن لە نەتەوەکانی ئێران مەبەستی لێرە کووردە کۆمەڵی ئیسلامی ئێران ئادامی دەکا، یعنی داوای لێکۆڵنەوە و وەڵامدانەوەی کردووە لە کۆمەڵی ئیسلامی ئێران. ئەو خاڵە گەلێک گرنگە بداخەوە لایەنەکانی کوردستان میدیاکان ڕێکخراوەکان بە شێوەی پێویست تشکیان نەخست سەر ئەو بەشەی راپۆرتەکەی ڕەحمان جەڤاید و خاتوو ئەسما جانگیر کە ئەو ساڵ بڵاویان کردوتەوە، هەتا ئەوە بۆ دەکرێت کە کاری لەسەر بکرێت لایەن وەکیل لایەن ڕێکخراوەکان بۆی ئەو پرسە بگێتە دادگای ناونەتەوەی لاها لە هۆڵند. کیشەی کۆشبەرەکان ئایا بەشێکە لەم کارنامەتان؟ بەڵێ مەساڵ بۆ وێنە ئێستا لە کۆی راپۆرتەکانی شورای مافی مرۆڤ پرسی کۆڵبەران بۆ وێنە لە ساڵی ڕابردوو 2012 کۆڵبەر بوونتە قوربانی گولە و ڕاستەوخۆی هێزە نظامیەکانی کۆمەڵی ئیسلامی ئێران و پێی راپۆرتەکانی ئەم نۆمانگەی کە لە بەدەستمانە 170 کۆڵبەر کەوتنە بەر هێرش و دەستێژی کوێرانەی هێزە نظامیەکانی سنووریەکانی کۆمەڵی ئیسلامیان کە لەواندا 50 کەسیان کوژراون. ئەوە بووتە بەشێک لە راپۆرتەکەی راپۆرتەی نەتەوەیەکردوەکان لەسەر ئێران. پرسی مین، پرسی زیندانانی سیاسی کورد، پرسی ئەدامەکان ئێستا بشێوەیەکی تایبەتی لە بەشی پێشکارەکان بەشی پرسیێنەوەکان لە راپۆرتی گشتین تۆیەکردوەکانە باسی دەکرێت. نێردرا وایە خود راپۆرتێری گشتینە تۆیەکردوەکان دکتۆر جاڤید کارەکانی چۆن هەڵدەسەنگێنن و چۆن بەراوردیەکەن لەگەڵ ئەوانەی پێش و ئەسما جەهانگیر وایە خود ئەحمەد شەهید؟ دیارە ئەسما جەهانگیر بشێوەیەکی ڕاشکاوانە قامکی دەخسە سەر کێشەکان پێشەلکاریەکان ئەدامەکانی کورد نەتەوەکانی ئێران لە ئێرانە بۆ وێنە یەکەمین جار ئەسما جەهانگیر بوو کە لە راپۆرتەکەیدا باسی بشێوەیەکی فەرمی باسی کوردستانی ئێرانی کرد، یعنی وەکو ناوچەیەکی جیاواز لە ئێران کە لە کاتێکا پێشتر باسی غەربی ئێران دەکرێت لە راپۆرتەکانە، بەڵام ئەو وێژێ پارێزگاکانی کوردستانی ئێران ئیرانیان کوردستان و کوردستانی ئێران باسی پارێزگای ورمێ سنە ئیلام و کرماشان بشێوەیەکی ڕوون دەکە لە راپۆرتەکەیدا. هەرچەندە ئێستا راپۆرتەری نوێی نەتەوەیەکردوەکان بۆ ئێران بەڕێز دکتۆر جەڤاید ڕەحمان تازە هاتۆ سەرکاڵ، بەڵام لە ئاخرین راپۆرتیدا کە بڵاو بۆتەوە ئێستا ڕۆژی سێشەمەی داهاتوو 24 مانگ پێشکەش دەکات بۆ کۆڕی گشتین نەتەوەیەکردوەکان. ئەو لەم ماوەیەدا هێندێک پرسیاری هاوردە گۆڕێ لەسەر پرس و ئەعلامکردنی کوردەکان، هەروەها ئەو
بەنابەستن بە شارەکردن بە راپۆرتی پێشووتری ئەسما جەهانگیر هەروەها لەسەر ئەساسی ئەو راپۆرتێکی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستانی ئێران ژناف پێشکەشی کردووە بە ئەسما جەهانگیر و بە ناوبرا و داوای لە ئێران کردووە وەڵام بداتەوە بۆچی کورد ڕێژەی هەرە بەرزی ئەدامەکانی ئێران پێک دێنەوەوانە دیارە کۆماری ئیسلامی وەڵامی ئەو پرسیارەی داوەتەوە و توێتی بپێی بەندی ئارتیکلی نۆزەی قانونی ئەساسیران ئێمە جیاوازی ناخێنە نێوان نەتەوەکان و ئێرانیەکان دیارە لە کوشتنی خەڵکە لێرەدا بەڵام بەڕێز دکتۆر ڕەحمان قەناعەتی بۆ نەکردووە گوتی ئەو پرسە ئێمە دونباڵی دەکەین و لە راپۆرتی مارسی ساڵی 2009 لە شورای مافی مرۆڤ دێنە گۆڕێ دوبارە کاک تەیموور دکتۆر ڕەحمان و یاخۆت خانمە جەهانگیر و یاخۆت شەهید کامانە دەڕۆنە ئیران تا چەند ڕەشکاوانە لەگەڵ کاربەدەستانی ئیرانیە ئەم کێشانە ئەم پێشیانە دەخەنە بەردەستیان دیارە لە ساڵی 2005 بەملاوە کۆماری ئیسلامی ئێران ڕێگەی بە چوونە ئێرانی هیچ راپۆرتێرێک گزارشگەرێکی نەتەوەی گرتوەکان نەداوە هەرچەند ناوە بە شێوەیەکی لاوەکی دەڵێ من بانکێشتیان نەکەم بەڵام ئەمەڵان لە ساڵی 2005 تا ئێستا ڕێگەی بە هیچ راپۆرتێرێکی نەتەوەی گرتوەکان نەداوە سەردانی ئێران بکە بەڵام راپۆرتێرەکان نەتەوەی گرتوەکان ئەمان نامە دەنووسن داوا لە ئێران دەکەن کە وەڵام دەنەوە ئەوانیش بنامە وەڵام دەنەوە جارە وەڵامەکانی کۆماری ئیسلامی نەبوو ئێمە نەتەوەی گرتوەکان قابلی قبول نییە هەرزانیت لە مانگی ڕابردوو سەیلاوی کورد لە سێدارە دران ئێوە وەکو ڕێکخراوەی کۆمەڵی مافی کورد و یاخود دکتۆر ڕەحمانەوانە چیان لەدەست هاتووە یاخود چیان کرد بوو پێشگیری لەم سێدارەدانە لەو ماوەیەدا بەڕێز دکتۆر ڕەحمان لە تایبەت لەسەر داوای ئێمە لە ژنێف سێ ڕاگەنراوی بەڵاو کردەوە ینی لەسەر ئەو سێ تێکۆشەرەی زیندانی سیاسی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بەڵام داوای لە ئێران کرد کە ئەدامی ئەوانە ڕابگرێ هەروەها باسی ئەوەی کرد کە ئەوانە پرۆسەیەکی عادڵانە بڕێوە نەچووە ئەوانە لە ژێر ئەشکەنجەدا ئەترافیان بکراوە ئەوانە زیندانی سیاسین نابێ ئەدام بکەنەوەوانە هەر لەو کاتەدا کمیسەری بەرزی مافی مرۆڤ داوای لە ئێران کرد بەڵام بداخەوە کۆماری ئیسلامی ئێران لە 9 سپتامبرە ئەو هاوڕێیانەی ئەدام کرد و لە ئاخرین راپۆرتی دکتۆر ڕەحمان جەڤای ڕەحماندا بتوندی ئەو کارەی کۆماری ئیسلامی ئێرانی ئیرانە کردووە چ لە کاتی سەردانەکانی دکتۆر ڕەحمان و ئەوانەی تر بۆ ئێران و یاخود لە بەرامبەر ئەو راپۆرتانەی کە ئێوە پێشکەشی ئیران دەکەن هیچ وەڵامێکتان بەدەست کەوتووە؟ دیارە ئەوان بە نووسراوە وەڵامی راپۆرتری گشتین نەتەوەیگرەکانیان داوەتەوە بەڵام وەڵامەکانیان هەمیشە سعیان کردووە کە نوێنەرانی نەتەوەیگرتوەکان راپۆرتەرەکان بە شێوەیەکی فێڵبازانە لە ڕێگا ببەنەوەوانە وەڵامەکانی ئەوان بۆ هیچ لایەنێکی نەتەوەیگرتوەکان قابلی قبول نییە ڕەخنەیەکی زۆر لە ناتەوەی گرتوەکان و ئەو ڕێکخراوانەی سەر بە ناتەوەی گرتوەکانن دەگرێت گوایە دەسەڵاتێکی ئەو تۆیان نییە و زۆرترمەتە ئامرازێک بەدەستی وڵاتە دەسەڵاتدارەکانی جیهانەوە ئەگەر وابیە ئیوە بە چ شێوەیە دەتوانن فشارێک لەسەر ڕژیمی ئیران دروست بکەن دیارە نەتەوەی گرتوەکان بۆ خۆی ئۆرگانێکی سیاسیە پێکاتووە لە نەتەوەکان لە وڵاتەکان لە دەوڵەتەکان لە پاڵی ئەوەدا بریارنامەکانی شورای مافی مرۆڤ باینندینگ ینی ئیجباری نیە تەنیا ئیرانەی دەکا بەڵام بۆی بریارنامەیەک جێبەجێ بکرێ دەبێت بڕاتە شورای ئەمنیەت شورای ئەمنیەتی گشتی نەتەوەی گرتوەکان لە نیویۆرک دەبێت ئەو 5 وڵاتی کە ئەندامی دایمین نەتەوەی گرتوەکان ئەوان بریاری لەسەر بدەن بە تێکڕای دەنگ یا ئینکە دەبێت بیوێتە دادگای لاها لە دادگای عەداڵەتی نێونەتەوەیی لاها ئەوان بڕیارێک بڕیارنامەیەک دەربکەن بداخەوە ئێمەش ئەو دەسەڵاتەمانە یا هێزە کوردستانیەکان ئەو هێزیان نییە کە بتوان قەناعەت بە و 5 هێزی وڵاتی زلهێزی دنیا بکەن کە ئەو بڕیارانە لەسەر ئێران بسەپێنن بۆ
هەر لەبەرەوە بەڵام بۆی ئێمە ئەو شتەی زۆر گرنگە ئەوەیە کە ئەو بەحسا ئەو بڕیارنامەە هەمیشە لە شورای مافی مرۆڤ لە کۆڕی گشتین تۆیکردان لێرە لە نیویۆرک لە یعنی هەمیشە ئێرانی پێمەحکوم کرێ هەروەها ئەو کەسانەی کە لە زینداندان ئەو جەلادەکانی کۆماری ئیسلامی ئێران بەوانە کاتێک ئەشکەنجیان دەدەن ئێژن ئێوە هیچ نییە نەماون کەس باسان ناکە بەڵام بۆ ئێمە گرنگە کە هەمیشە ناوی ئەوانە باس ڕابگرین. کاکە تەیموردیارە ئیران لە خۆڕایی خەڵک ناگرێتن و لە سێدارە نادات دەبیک هۆیەک هەبیتن تا چەند ئەو هۆیانەی کە ئیران خاتە بەردەست ڕەوان و یاخۆت بە پێچەوانەوە بۆختانی بێبێنەمایە وەکو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و خۆتانیش دەخەنە ڕوو. دیارە سیاسەتی فەرمی کۆماری ئیسلامی ئێران بڵاوکردنەوەی تونند و تژی و کوشتن و ئەدام و هەڕەشەکردن و ترساندن و تۆقااندنە ئەو ئەدامکرانە بەشێکە لە سیاسەتی گشتی دەسەڵاتداری کۆماری ئیسلامی ئێران بۆ وێنە لە ئێراندا لە ماوەی 40 ساڵ نزیکی 17,000 کەس لە پەیوەندی لەگەڵ مادە بێهۆشکارەکانە ئەدام کراون. ئایا پرسی مادە بێهۆشکەکان لە ئێرانە حەل بووە لە زمانی شای ئێمە لە بیرمان نزیکی 200,000 کەس معتاد بوو بەڵام ئێستا نزیک بوو 9 میلیۆن ئێرانی معتادن بە مادە بێهۆشکارەکان بۆی ئەدامکردن چارە نییە بەڵام کۆماری ئیسلامی ئێران وەکو وەسیلەیەکی کۆنتترۆل دەسەڵات سپاندن کەڵکیان لێ وەردەگرێت. هەر بەو شێوەیە چەندین ڕێکخراوە و پارتی کوردی هەیە بە هەمان شێوە چەندین ڕێکخراوەی مافی مرۆڤ هەیە هەر لە خودی سوئیس چەند ڕێکخراوەیەکی مافی مرۆڤ هەیە چ جۆرە پەیوەندیتان پێکەوە هەیە و ئاخ و پێویستی هەیە بەم هەموو ڕێکخراوانە؟ دیارە لە نەتەوەی گرتوەکان بۆ وێنە کۆماری ئیسلامی ئێران سێنزە ڕێکخراوەی حکوومەتی ئێرانیان هەیە کاتێک لەوێ قسە دەکەین ئێمە لە کاتێکە یەک ڕێکخراوە قسە دەکەین بەڵام ئەوان 5-6 ڕێکخراوان قسە دەکا ئێمە پشتیوانی لە هەموو ڕێکخراوەکان دەکەین و پێمان خۆشە ڕێکخراوەکانی دیکەی کوردستانی نەتەوەکانی ئێران بەشدار بن کارا بن لەوێ قسە بکەن کۆماری ئیسلامی ئێران محکوم بکەن بۆ ئێمە زۆر گرنگە کە ڕێکخراوەی دیکە زیاتر بێ کار لەسەری بوارەکانی مافی مرۆڤ بکە راپۆرتی زیاتر پێشکەش بکەن بۆ ئێمە یعنی شتێکی باشە ئێمە پشتیوانین ئەەکەین هاوکاریان لەگەڵ دەکەین و پێویستە شتێکی زۆر پێویستە لە بەرامبەر ئەو ڕێکخراوانەی کۆماری ئیسلامی ئێران کە لەوێ حزوریان هەیە. بەس جوورە هاو ئاهەنگیک هەیە لە نێوانتانە؟ بەڵێ ئێمە گشتمان لەوێ حزورمان هەیە و لەو پەیوەندیانەدا لەسەر پێشەکارەکانی مافی مرۆڤ لە ئێرانە هاوبەشین قسە دەکەین دیارە لێرە چی دەکەین مەسەڵ لە هینا لە کۆبنەوەکانی تۆگرتوەکانە تو لەوێ دەڕۆی کاتدەگری قسە دەکەی یا کنفرانس دەکەی یا راپۆرت پێشکەش دەکەی لەسەر بوارەکانی مرۆڤ مافی مرۆڤ کاروباری لۆبی دەکەی ڕاستپارتە پێشکەش دەکەی هەرچەندە تۆ زیاتر بووی باشترە بە بۆشوونی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستانی ئێران. کاکە تەیموردیارە ئێوە هەروەها بیشگەلەوەی لە کارەکانی مافەکانی مرۆڤ هەروە ئەندامی ئەنجومەنی شارەوانی ژنێڤن چۆن بوو کە خۆتان هێنایە پێشەوە بۆ ئەم جۆرە کارە و چیتانە دەستێ بۆ کۆمەڵگای کوردی لەوێ؟ دیارە ڕاستەکەی من نزیکی 25 ساڵە لە شاری ژنێڤژیم بۆ من شاری ژنێڤ شارێکی زۆر گرنگە بارگای سەرەکین تۆیگرتوەکان تایبەتی شورای مافی مرۆڤی هەیە بارگای سەرەکی کۆی ڕێکخراو ناونەتەوەیەکان تایبەتی خاجی سووی نەوتۆیی لێ ئەمنستی سازمانی ئافووی بینالملل لیدەبانی حقوقی بەشەر یعنی کۆی ڕێکخراو نێونەتەوەیەکان پێتەختی دیپلۆماسی دنیایە ژنێڤ تایبەتی لە ئەوروپا و من باوەڕم ئەوەیە ئەگەر ئێمە بمانوێ ینی پرسێک چ مافی مرۆڤ چ پرسی کوردستان بووینە پێشەی دەبێ شەریک بووین بەشار بووین بۆ وێنە من لە مانگی 5ەوە بوومەتە ئەندامی شورای مافی مرۆڤ لە هەوڵدام لەوێ کمیتەیەک لە چەند لایەنە لە حیزبە لە پارتە سەرەکیەکانی سویس کە لە پارلەمانی ژنێڤ کاران لە حزبی سوسیالیست حزبی سەوز حزبی کار حزبی دیموکرات مەسیحی حزبی لیبرال لەوانە کمیسیۆنێک دروست بکەین بۆ پشتیوانی لە پرسی کورد لە کوردستانی گەورە
ئێمە تەنیاتوانین لەو ڕێگانەوە پرسەکانی پەیوەندیدار بە مافی مرۆڤ و کورسان بۆینە پێشێ باوەڕی من وهایە دەبێ لە تەواوی وڵاتەکانە لە وڵاتانەی لە ئەوروپا لە ئەمریکا کورتان دەبێ بە شێوەیەکی جدی بوون ئەندامی ڕێکخراوەکانی ئەو وڵاتە بەژاری بکەن لە کاروباری سیاسی وڵاتە بۆ شوەیە توانین ئێمە تاسی بکەین لە سیاسەتی وڵاتەکان لەسەر ئایندەی وڵاتەکانی ئێران و عێراق و سووریا و تورکیا. کاکە تەیمور دیارە کاری دیپلۆماسی لە دەرەوەی وڵات زۆر گرنگە زۆر ئەو پێشیلیانە دەکرێتن ڕێکخراوە کوردەکان چیان کردووە بۆ گەیاندنی ئەم پێشیلیانە بە دادگای لە های بە دادگای تاوانبارانی نێونەتەوەی جیهانی. دیارە ڕێکخراوەکانی کوردستانی ئێران ئەوان بۆ خۆیان لە هەموو وڵاتەکان کمیتیان هەیە کاروباری و چالاکی سیاسی خۆیانەکەن دیپلۆماسی خۆیانەکەن من بە شێوەیەکی گشتی پشتوانی لە کارەکانیانەکەم بەڵام لە پەیوەندی لەگەڵ دادگای ناوەندەوەی لاها ئەوەی تاکو ئێستا من ئاگام لەوێ بداخەوە بە شێوەیەکی بەرچاو کارا ینی شتێکی وان نەکراوانە پێویستە لەو بۆراندا کار بکەن ئێمەش کۆمەڵی مافی مرۆڤی کوردستانی ئێران ئامادی هەر شەشنە هاوکاریەکن لەگەڵەواندا. بەس بە کارێکی گرنگ دەیزانن کە ئەم کێشانە بگەینن بەو شوێنە؟ نەک کارێکی گرنگە بەڵکو سەرنووش سازە بۆ وێنە بینیمان لە چەند حوتی ڕابروودا کە ئەمریکا کێشەی ئەمریکا لەو بەرجام تۆفقی هەسەی لەگران کەشاوەتەوە ئێران ئەڕوا وەکو وڵاتێک ئسفاتە لەو هیناکە لەو میکانیزماکە بۆ فشارخستن سەر ئەمریکا ئێمە بۆ چوەک ڕێکخراوەکانی مافی مرۆڤ چوەک ڕێکخراوە سیاسەکان چوەک هاوڵاتیانی سوئیسی سویدی کە لە ئەوروپا دەژین دەتوانین لە ڕێگای جۆراوجۆری ئەو پرسە بەرزکەین و کاری لەسەر بکەین. لە کۆتاییدا هەست دەکەن لەو کاتە و سەرۆکترامەتەوە سەر کار هەڵویستی ئەمریکا بەرامبەر ئیران گۆڕاوەوە و بەڕاستی فشارێک لەسەر دروست دەکەن. من لە دیدارەکان لەگەڵ بەرپرسانی ئەمریکایی لەم 4 ڕۆژەدا کلێرم لە واشنگتن ئەوەم بۆ دەرکەوتووە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایانی ئیدارەی ئەمریکا بڕاستی تۆن و لەحنی قسەکردنیان و وتارەکانیان کارەکانیان بە شێوەیەکی جدی گۆڕاوە لەسەریان بۆ وێنە ئێستا باسی لە کاتێک باسییان دەکەن ێژن ڕۆک ستیت ڕۆک ڕژیم ینی ڕژیمی شەیتانی یا ڕژیمی باسی هینەکەن ئەو کلااو ڕژیم ینی ڕژیمی یاغی لە دەروەی قانون دروستکردنی ئەو ئیران ئاکشن ئەو ناوەندی کاروباری ئێرانی ئەو ساڵ ئەوەش ئامادەکاریەکە بۆ هینە جدیکردنەوەی کارەکان لەسەر ئێران بۆ وێنە بخۆیان باسییان نەکرد کرد لە ساڵی 2001 2023 چەند کەسێک لەسەر ئێران کاری دەکرد بەڵام ئێستا ژمارە و کەسانە گەیشتە 50 کەس ینی بە شێوەیەکی جدی پرسیان بە هەن وەرەگرن کاری لەسەر دەکەن ئێستاش ئەو ئەرکە کەوتوتە ئەستۆی ڕێکخراوەکانی کوردستانی ئێران تایبەتی پارتە سیاسەکان ئەم فرسەتە بکەڵ وەربوون و بتوانن ڕەوڵی خۆیان بنوێن و ینی بە شێوەیەکی شێوەکان پشتیوانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ سەر پرسی کورد لە کوردستانی ئێران ڕابکێشن. لە پێم خۆشە لە کۆتاییە ئیجازە بدەی شارە بخاڵێک بکەم ئەویش ئەوەیە لە ساڵی 2010دا بداخەوەی هینە ینی ڕێژەی ئادامکردنی هاوڵاتیانی کورد لە ساڵەکانی پێشووتر زیاتر بووە مەساڵ لە ساڵی 2016 1/5 ئەدامەکان کوردبوونە بەڵام ئێستا نزیکی تقریبان 1/3 لە ئەدامەکان کوردن لەم نۆمانگەی ساڵدا 170 کۆڵبەر بوونتە قوربانی هێرشی کوێرانەی هێزە ئەنسامیەکانی کوردستان هەروەها نزیک لە 649 کورد زیندانی کراون لە
لە ئێرانە کە بەشێکی زۆریان بە هۆی بجەریمەی بتاوانی مەترسی لەسەر ئەمنێتی ملی ئێرانە بۆیە بداخەوە ینی سەرکوت و گرتن و کوشتن و عەدامی هاوڵاتیانی کورد زۆر بووە بۆیە هەر پێویستە دەبێ ڕێکخراوەکانی پەیوەندیدار لەو پەیوەندیدا هەروەها هێزە سیاسەکان ئەم کار لەسەر ئەم پرسانە بکەن بۆ لە دنیای دەرەوە کار لەسەرەوە بکەن کە نیشان بدەن کە ڕاستی هینە ینی خەڵک یەکەمین قوربانی سەسکانی کۆماری ئیسلامی ئێرانە ئەو پرسە بەرزکرێتەوە بەڵکو بیوێن بگەین دادگای لاها. تەیمور ئەلیاسی نیوێنەری کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان ئیران لە جنێڤ زۆر سپاس.